بڕیارە کۆتایی ئەم هەفتەیە کۆمەڵی ئیسلامی کوردستان لە شاری سلێمانی کۆنگرەی چوارەمی خۆی بەڕێوە بەرێت. ئەندامانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی لە سنووری مەڵبەندی حوتی چەمچەماڵی کۆمەڵ گەشبینن بە کۆنگرەی داهاتووی حیزبەکەیان و هیوای سەرکەوتن بۆ کۆنگرە دەخوازن و هیواخوازن بەوەی کۆمەڵ بتوانێت لە کۆنگرەی چوارەمدا گۆڕانکاری زیاتر بکات و کارەکانی زیاتر بەرەو پێشەوە بەرێت. ئێمە کۆندامانی کۆنگرە لە سنووری مەڵبەندی چەمچەماڵ بە گوڕوتینێکی باشەوە بەشداری لە کۆنگرەی کۆمەڵی ئیسلامیەکەین ومێدەوارین تەمەنای ئەومان هەیە کە ئەم کۆنگرەیە گۆڕانکاریی چاک لە کۆمەڵی ئیسلامی لە کۆمەڵی ئیسلامیدا بکات لە بڕیارەکانیان کۆمەڵی ئیسلامی چۆن پێشتر لە بەری خەڵکا بووە بە هەمان شێوە بە هەمان هەڵوێستمێنێتەوە درێژە بە کارەکانی بدا خەڵکێکی زۆر ئومێدیان بە کۆمەڵی ئیسلامی هەیە لە دەروی کۆمەڵی ئیسلامیش ئومێدەوار ئینشاڵڵا ئەم کۆنگرەیە گۆڕانکارێکی چاک هێز و توانایەکی چاکتر بە کۆمەڵی ئیسلامی بدا ئینشاڵڵا. هیمێتمانەیە ئینشاڵڵا ئەم کۆنگرەیەش کۆنگرەیەکی باش بێ کۆنگرەیەکی سەرکەوتوو بێ خەڵکانێکی دڵسۆز و خەڵکانێکی بەتوانە بێنە پێشەوە ئینشاءڵڵا. دیارە معلوماتی جەنابتانە کۆمەڵی ئیسلامی لەبەرەی خەڵکایە کۆمەڵی ئیسلامی باجێکی زۆری داوە بەردەوامە بێ ئینشاءڵڵا لە دوای ئەم کۆنگرەی چوارەمەوە ئینشاءڵڵا کۆمەڵی ئیسلامی بە گڕوتینێکی باشەوە دێتە پێشەوە و پشت بەخوای پەروەردگار ئینشاءڵڵا کۆنگرە نوێبوونەوە و بە خۆداچوونەوەیکی باشی دروست دەبێت ئینشاءڵڵا. کۆمەڵی ئیسلامی لە ماوەکانی ڕابردوودا و هەمیشە لەبەرەی خەڵک و جەماوەری کوردستاندا بووە. لەو پێناوەشدا باجی زۆری داوە. بەشێکی تر لە ئەندامانی کۆنگرە داواکارن کۆمەڵی ئیسلامی هەر وەک چۆن لە ڕابردوودا لەبەرەی خەڵک و جەماوەردا بووە، دوای کۆنگرەش بە هەمان شێوە لەسەر هەڵوێستە نەگۆڕەکانی بەردەوام بێت و داکۆچی کارێکی سەرسەختی مافی هاوڵاتیان و موچەخۆران بێت بەبێ جیاوازی بیر و ڕا. لە ڕاستیا کۆنگرە ئێمە وای دەبینین کە کۆنگرە وێزگەیەکە بۆ نوێبوونەوە بە خۆداچوونەوە بۆ یەکە هەر کاتێک ئینسان ئەگەر گەیشتە وێزگەیەک بێگومان بە خۆداچوونەوەکە سەیری ڕابردوو ئەکات و پلان بۆ داهاتووی دائەنێ. ئەمەش کارێکە کارێکی ئەتوانم بڵێم جێی دڵخۆشیە و ئێمە لەو منتەڵەقەوە دڵخۆشین بە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی و ئومێد دەکەین ئینشاءڵڵا کۆنگرەیەکی سەرکەوتوو بێ زیاتر هەروەکو چۆن لە ڕابردووە لەگەڵ جەماوەر و گەلدا بووە لە داهاتوویشدا هەمان هەڵوێستی هەبێ. وا بڕیارە لە 18 و 19 ئەم مانگەدا کۆمەڵی ئیسلامی لە هۆڵی پێشەنگای نێودەوڵەتی لە شاری سلێمانی و بە بەشداری 900 ئەندام کۆنگرەی چوارەمی خۆی بەڕێوە ببات. لە کۆنگرەی چوارەمدا 51 کەس خۆیان بۆ خولی ئایندەی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کاندید کردووە. لەو ژمارەش 20 کەسیان وەک سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دەردەچن، 9 کەسیان دەبن بە ئەندامی ئەنجومەنی سیاسی و 11 کەسیشیان وەک ئەندامی سەرکردایەتی بەرپرسیارەتی ناوەندەکانی کۆمەڵی ئیسلامی وەردەگرن. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.